دادگای ئەمریکا بەردەوامە لەسەر کەیسی کوشتنی جۆرج فلۆید. وەزارەتی دەرەوە دەڵێت لە پێنگەکانی دەنگدانەوە بگرێتە شوێنی کار پێشیلی مافەکانی مرۆڤەیە. شانێنی هینەکانی داعش لە کامپی هۆڵ لە جومجۆڵدان. تەماشاچی لێ خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشاتنەوە ڕای بەڕامەی کورد و نەکشن هەینی 2 مانگی 4 ساڵە 2021 ئومیدوارم دەمێکی خۆشوەلمان بوونە سەر. داواکارانی گشتی لە چوارەمینی ڕۆژیاندا بەردەوامە لەسەر کەیسی دادگاکردنی دێرک شۆفین پۆلیسی پێشوو کە بە کوشتنی جۆرج فلۆید تاوانبار کراوە یەکێک لە 2 کارمەندانی فریاکەوتن کە گەیشتنە شوێنی ڕووداوەکە گەواهیاندا کە شۆفین هێشتا ئەژنۆی لەسەر ملی کابراکە بووە لەسەر ملی جۆرج فلۆید بووە و سەورکی پێشووی شۆفین ڕەخنەی لە درژکردنەوەی بەکارهێنانی هێزیرد هەردوو کارمەندانی فریاکەوتن و بۆ دەستەی سوێنخەرانیان ڕوونیان کردەوە کە نەیانتوانیوە یارمەتی پزیشکی بۆ فلۆید دابین بکەن. وەزارەتی دەرەوە لە ڕۆژی سێشەممە راپۆرتی ساڵانەی لەبارەی مافەکانی مرۆڤەوە بڵاو کردەوە کە تێدا هاتووە پێشیلیەکانی مافی مرۆڤ لە سەرانسەری جیهان بەردەوامە و ڕۆنی کردەوە کە بگر لە بنکەی دەنگانەوە تاگەر شوێنی کار ئەو پێشلیانە هەر بەردەوامە. بەپێی راپۆرتی ساڵانەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە لێکۆڵینەوە بۆ چۆنیەتی مامەڵەکردنی حکوومەتەکان لەگەڵ خەڵکی خۆیان دەکا لە ساڵی 2020 ژمارێکی زۆر لە خەڵک لە ژێربارێکی خراپی مافەکانی مرۆڤ ژیانیان تێدەپەڕێنن. ئەنتۆنی بڵینکێن وەزیری دەرەوەی ئەمریکا راپۆرتێکی پێشکەش کردووە کە ئاسوێکی ڕوونی تێدا بەدی ناکرێ. ئەو راپۆرتێک کە ئەمڕۆ بڵاوکراوەتەوە دەری دەخات کە ڕوتی مافەکانی مرۆڤ بە ئاراستەیەکی هەڵەدا دەڕوات. ئێمە هەندێک بەڵگەمان لە بەردەستدایە کە پێشانی دەدات لە هەموو ناوچەیەکی جیهاندا ئەمە ڕوودەدات. بڵینکێن هەڵسوکەوتی حکوومەتی چاینای بەرامبەر بە کەمینایانی قەومیەکان بە جێنۆساید ناوبرد. راپۆرتەکە توندوتیژی و زیندانیکردنی ڕەخنەگەران و ڕۆژنامەنووسان لە شوێنەکانی وەک رووسیا و بیلاڕوس لەخۆ دەگرێت. سارا هێڵوێنسکی بەڕێوەبەری ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ لە واشنگتۆن دەڵێ راپۆرتەکە گۆڕانێکی بەرچاو لە بەڕێوەبەرایەتی سیاسەتی دەرەوەدا دروست دەکات. کاتێک بە شێوەیەک لە شێوەکان بە دوای پێناسە پێشێلکاریەکانی مافی مرۆڤدا دەگەڕیت ئێران بە دروستی لەو شوێنەدایە. من پێم وایە بە تایبەتی بۆ ئەم بەڕێوەبەرایەتیەش ئەم پرسە کە تێدەگات ئەو پێشێلکاریانە چین جێگای سەرنجە. بڵینکێن هەروەها ئاماژەی بە توندوتیژیەکانی نێو میانمار کرد پاش کودەتای سەربازی کە دوای سەرکەوتنی حیزبی نیشتمانی ئۆنگ سان سوچی لە مانگی 11 ساڵی ڕابردوودا لە وڵاتە سەری هەڵدا. هەڵوێنسکی دەڵێ قبولی بەرپرسیارەتی لەم راپۆرتەدا شکۆ و کەرامەت بۆ قوربانیان دەگەڕێنێتەوە. هەرچەندە زۆرتر دەوڵەتان ئەم جۆرە راپۆرتانی مافی مرۆڤ بەکاربێنن بۆ ئەوەی سیاسەتەکانیان لەو چوارچێوەیەدا دیاری بکەین ئەوە بۆ مانایە کە پرسی مافی مرۆڤ پرسێکی گرنگە. هەڵوێنسکی دەڵێ ئەم جۆرە ڕوانینە لە سیاسەتکردندا کاریگەری دەخاتە سەر بڕیاری وڵاتەکان لە هەناردەکردنی چەکی شەڕدا بۆ وڵاتانی دیکە. نێت پرایس وتەبێژ وەزارەتی دەرەوەی وڵاتە یەکگرتووەکان لە ڕۆژی پێنجشەممە لە کۆنفرانسێکی ڕۆژەماوانەی دەوتی من نامەوەی باس لە نیازی میلیشەکانی سەر بە ئیراندا لە عێراق بکەم، بەڵام دەتوانم بڵێم کە هاوپەیمانیەکی استراتیژیمان لەگەڵ حکوومەتی عێراقدا هەیە و وتیشی بێگومان پەیوەندیکی پتە و سازدەرانە لە نیوان هەولێر و بەغدا لە بەرژەوەندی ئێمەدایە و هەروەها لە بەرژەوەندی هەردوو قەوارەکەدایە. و سەبارەت بە ئەرکەکانی هێزەکانی سوورەی دیموکرات وتی ئێمە باسی هاوبەشیمان کردووە لەگەڵ هاوبەشەکانماندا لەوێ و ئەو هاوبەشانەی کە کاری لەگەڵ دەکەین بۆ ئەوەی کاریگەری لەسەر ئەرکەگەرنگەکانمان هەبێتن کە لەم ڕۆوە ئەرکی دژ بە دەوڵەتی ئیسلامی داعشەوە. بەڵام من تێبینێکی دیارکراوم نییە لەسەر کشانەوەی تورکیا لە ئافرین و شوێنەکانی تر، بەڵام چاومان بە چەندین راپۆرت کەوتووە لە پێشیلەکانی مافەکانی مرۆڤ.
دوای چەندین مانگ لە مشت و مڕ و کۆبوونەوەی چڕوپڕ بودجەی ساڵی 2021 و مادەی 11 کە تایبەتە بە هەرێمی کوردستان پەسەند کرا. ئاخۆ لە دەرەنجام کێ سەرکەوتووە لەم ڕێکەوتنەدا و لە بەرژەوەندی کێدایە؟ دکتۆر کامرامەنتێک مامۆستای زانستە ڕامیاریەکان لە زانکۆی سەلاحەدین ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە هەولێر لەگەڵماندایە. دکتۆر کامران خۆش هاتنەوە بەڕامەی کورد کۆنەکشن، کێ براوەیە لەم ڕێکەوتنەدا و ئایا ئەمە باواتای چارەسەرکردنی کێشەی موچەیە؟ بەڵێ سەرەتا زۆر سپاسان دەکەم. بەڕاستی من پێم وایە لە عێراق گرنگی دەرچوونی یاسا لە دەرچوونی یاساکەنی هێندە گرنگەکەی لە جێبەجێکردنەکەیدایە، لەبەر ئەوەی لە عێراق زۆر یاسا دەرچووە پێشتر، تەنانەت دەستوری عێراقیش بەشێکی زۆری پێش جێبەجێ نەکراوە. لەبەر ئەوە بە بۆچوونی من بودجەش وەکو یاسایەک ئەو ئەگەرەی لە پێشە کە توانای جێبەجێکردنی ڕەنگ بێ ئاسان نەبێتن. هێندەی بەنسبەت بە جۆرەی کوردەوە هەیە کە دیارە ڕێکەوتت کراوە لەگەڵ کورد، بە بۆچوونی من ئەو ڕێکەوتنەش ئەگەر بەراوردی بکەین، ئەگەر لە دۆخی ئێستا ڕاستەیری بکەین پارتە سیاسیەکانی کوردستان و بانگەشە دەکەن کە ئەوان توانیویانە هەناردەکردنی نەوت بە یاسایی بکەن، واتە حکوومەتی هەرێم نەوت بنێرێتە دەرەوە و داهاتەکەی بداتە بەغدا. بەڵام ئەگەر بەراوردی بە هەموو دەست بە هەموو یاساکانی تری پێشووتر بکەین، بە هەموو قۆناغەکانی تر تەماشا دەکەین لە ڕووی داراییەوە کورد زیانێکی زۆری کردووە. حەزم کرد بزانم ئەم پەسەندکردنی ئەم موجە بە چیەوە بەندە وەشیانی هەیە لە پرۆسەدا گێژەڵی تیا بکەوێن؟ بەبێگومان ئەو ڕەزامەندی نوازنی یاخۆ ڕێککەوتن و واژۆکردنی بودجەکە زیاتر پەیوەندی بە فشاری دەرەچیەوە هەیە. من دەبینم زیاتر بە پەیوەندی بە فشاری دەرەچیەوە هەیە. ئەو شێوازی دەنگدان لەسەر بودجە و ئەو لایەنانەی کە بایکۆتیان کرد یاخود دەنجیان بە بودجەکە نەدا و ئەو لایەنانەی دەنجیان بە بودجەکەدا ئەگەر تێبینی لەسەر بکەی بە وردی لەی پۆلیۆ بۆ دەردەکەوێت کە هەندێک هێزی هەرێمی لەو بودجەیەدا هەوڵ درراوە پشتگوێ بخرێت بۆ نمونە وەکو ئێران، ئەو هێزانەی کە لە ئێرانەوە نزیکن، ئەو هێزانە دیارە لەگەڵ بودجە نەبوون و داواکاری زیاتریان هەبوو. بەڵام لە 2010دا سنە و کورد بەشێک لەو شیعانەی کە لە بابلین شیعە عێراقیەکان ئەوانەی کە کەمتر کەوتونە ژێر کاریگەری ئێران بودجەکەیان ڕوواند. لەبەرەوە بە بۆچوونی من ئەو زمینەی کە ئێستا لەبارە، ئەو زمینەی کە ئێستا لە ئارادا لە عێراق ڕەنگ بێ جێبەجێکردنی بودجەکەش وەکو زۆربەی یاساکانی تر کێشەی تێبکەوێت و جێبەجێ نەکرێتن. باشە دکتۆر، ئەم ڕێکەوتنە تا چەند لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و تا چەند بەڕەکەی لە ژێر پێ کاربەدەستانی هەرێم ڕاکێشە؟ بەڕاستی من نامێ بکەمە ژێر کاریگەری میدیاکان، لەبەرەوەی میدیاکان بە شێوەیەک لە شێوەکان هەوڵ دەنوان نیشاندن. مەسەلەکە پەیوەندی بەوە نییە کەوا چێ بەڕێی لە ژێر چێ پێ ڕادەچێشی، ژێر پێی ڕادەچێشی، هەندێک پەیوەندی بەوەی هەیەکە دۆخەکە جۆرە دڵڕاوچەیەکی لای خەڵک کەم کردووە، ینی بەنجێکی لەو گرژی و ئاڕۆزەی دەرونیەدا کە لە بازارەکانی کوردستانی گرتبووە. بۆیە بە بۆچوونی من ئەگەر بێت و لەو مانگارەیدا دێتن بەشی کەمیش لە بودجەکە جێبەجێ بگرێتەوە ڕێک بێت زۆرە ئاسایشێکی دەرونی یاخود بازارەکان زۆرە بوژانەوەیەکی بەخۆ بۆژانەوەیەک بەخۆ بینێ. بەڵام ئەوەی گرنگە من پێم وایە لەو بودجەیەدا هەندێک مەسەلەی استراتیژی فەرامۆش کراوە. لەوانە بۆ نمونە نەوتەکە خەریکە دەکەوێتەوە ژێر دەسەڵاتی بەغدا، لەبەر ئەوەی بە جۆرەی یەکێک لە مادەکانی ئەوە دەڵێ هەموو نەوتی عێراق کە هەموو نەوتی هەرێمی کوردستان کە دەخەملێنرێ بە 460,000، بەڵام 460,000ەکە تەنها خەملاندنە ئەجینە لە بڕەوەدا یاسایەکە بارە هەموو نەوتی هەرێمی کوردستان دەکاتن. کەواتە ئەو ئابوو لەسەر بەخۆی کە پێشتر کاری لەسەر دەکرا و یاخود بانگەشەی بۆ دەکرا خەریکە وردە لە ڕێ بودجەوە بە بەغدا دەبەسترێتەوە. مانای وایە ئەوان وان نیشان دەدەن کە عێراق بێتە فێدرالی، بەڵام من پێم وایە بچووک بوونەوەیەک یاخود هەنگاوێکی تری دواوەیە، هەنگاوێکی تری گەڕانەوە دواوەی هەرێمی کوردستانە. دکتۆر، پەرلەمانتارانی کورد لە بەغدا لە زۆر ڕۆوە هاوبیر و هاوبووچوون نەبوون، ڕۆڵی ئەوان چۆن دەنرخێنن؟ بەڕاستی مەسلەی ململانەی سیاسیەکان لە کوردستان بەداخەوە لە بەغدا و لە هەرێمی کوردستانیش مەسلەی استراتیژیەکانی فەرامۆش کردو و مەسلەکە ململانەیەکی کەسی یاخود ململانەیەکی ڕق و هێندەی شێوازێکی ناعەقلانی پێوەیە، هێندە ململانەیەکی عەقلانی نیە. لەبەرەوە بە بۆچوونی من
دوو ئاراستە هەیە بەشێک دەیەوانی شامدا کە زیاتر دەیەوێت دەسەڵات و سەربەخۆی هەرێم بەشێکی تر هەیە کە پێیان وایە پێویستە زیاتر هەرێم بە بەغداد ببەسترێتەوە. بەڕاستی ئەو ئاراستەیە کە دەوێت هەرێم بە بەغداد ببەسترێتەوە پێم وایە ئەو ئاراستەیەش ڕنگ بێ لە ڕووی استراتیژی و لە دۆخی مەسەلەی کورد باش تێنەگەیشتن. ئەوانەی کە باگەشەی ئەوەش دەکەن نابوونی سەربەخۆ یاخود زۆرێک لە سەربەخۆی خۆیان بپارێزن ئەوانیش ئیرادەی خۆیان لەدەستداوە. لەوەرەوە تەماشا دەکەیتەوە لە هەرێمی کوردستان هاوشێشە سیاسیەکان زۆرێک ناڕوونی پێوە دیارە ئەوەی کە پێویستە بکرێتن بە دیوێکی میدیایی کاری لەسەر دەکرێت وادە هێندە مخاتەبەی ڕایگەشتی خەڵکی کوردستان و هێندە هەوڵ دەدرێت پاڵەوانی میدیایی دروست بکرێت هێندە کار لەسەرەوە ناکرێت کە لە ڕوانگەیەکی استراتیژی بەچای مەسەلەی نەتەوەیەک بکرێت و بەرەو ئاقارێکی کە بتوانێت ئەو هەرێمە لەو قەیرانەی دەربکە و هەنگاو بە هەنگاو بەرەو پێشتری بات. دکتۆر ساڵەهایە کێشەی کورد لەگەڵ ناوەندە هەر بوو جە و نەوت بووە شیانی هەیە لەمە دووە ئەمە ڕێگا خۆش بکاتن بۆ ئەوەی کێشەکانی تر کێشە هەڵبەستراوەکان بە تایبەت مادەی 140 ڕێگا خۆش بکات بۆ ئەنجامدانیەوە؟ نابە بۆچنی من کێشەی کورد لەگەڵ بەغدا کێشەی نەوت بودجە نیە. بەرزکردنەوەی کێشەی نەوت و کێشەی بودجە بۆ ئەوەیە کێشە ڕۆحی کێشەکە ناوەڕۆکی کێشەکە پشتگوێ بخرێ و لەبیر بکرێ. ئەجینا کێشەی کورد لەگەڵ بەغدا کێشەی خاکە، کێشەی نیشتیوانە، کێشەی ئازادی ملەتێکە. تۆ تەماشاکە لە کاتێکا ئێستا ئێمە باسی بودجە و باسی پێکاتر دەکەن ئەو ڕۆژە لە کەرکوب کە بەشێکە لەو ناوچانەی بە گوێرەی مادە 130 دەستوری عێراق بە ناوچەیدا دابڕا و یا ناوچەیە نەتوانران ڕێگە نەدرا کە نەورۆزیش بکرێتەوە. لەبەرەوە من پێم وایە ئەو عەقلەتەی کە لە عێراق تاوەکو ئێستا هەمان ئاراستەی شۆبینی بەخۆ وەگرتو ئێستا تۆنتریش بۆ مەسەلا هەندێک مەسەلەی ترشی هاتۆتەوەدی لەبەرەوە کێشەکانی کورد زۆر لەوە گەورەترە. دکتۆر کامەرامەتێک مامۆستای زانستە ڕامیاریەکان لە زانکۆی ساڵەحەدین زۆر سپاس. کامپی هۆڵ کامپێکی تایبەتە بە خانەوادەی چەکدارەکانی داعش کە فەرتر لە 63,000 کەس لە کامپەکەدان کە زۆربەیان ژن و منداڵن و شانەنهێنیەکانی داعش لەو کامپەدا زۆر لە جم و جۆڵدا بوون و لە ماوەی 3 مانگدا 47 کەس لە سەردەستیەوانە هاتوونەتە کوشتن. کوشتنەکان لە کامپەکەدا بە چەکی سووک ئەنجام دەدرێن کە پێش ئەم ساڵ بە چەقۆ کوژراون. ئەو کەسانەی دەکوژێن دەست بەجێ لە کەناڵی تەلەگرامی سەر بە داعش ڕا دەگەیاندرێن. کامپا هۆلەیە تایبەت ماڵباتی چەکدارن داعشێ گۆبێتری 63,000 کەس پرانیە وان ژن و زاڕۆک لێ دمینن. شانەیەن داعشیên veşartî di kampê de pir aktiv bûne û di heyama sê mehan de 47 kes li ser destê wan hatin kuştin. Kuştina li kampê bi çekên sivikin. Goberiya destpêka vê salê kuştin bi kêran dihate kirin. Lê hejmar pir kêm bû. Piştî ser salê hejmar hatiye zêdekirin. Kesên gotêne kuştin yekser li ser kenalên Telegramê bi ser Daişê de tê ragihandin. Ew wîneyê ciwanekî kuştiye serdestê şaneyên Daişê got ew ji êla şeîtat ya dêra zorê ye. Mirovê wî nûçeya kuştina wî bihîstin û hatin kapê got termî wî bigirin. Em hatin bi wergirtina termê zarokekê me ku temenê wî 14 sal bû. Serdestê Daişan hat kuştin. Derbasî konê wî bûn û ew kuştin. Li gorî agahiyên taybet bi heman cûreyê çekan kuştin tê kirin. Got bi demançeyeke ji heman cûreyê ye. Yusuf ciwaneke Iraqî ji Musilê ye. Li kampa Holê gotkonê xwe de li gel 4 hevalên xwe bû. Beriya gocekdarekî Daeş rûn û xuman dî derbas bibe û gulle berdawan. Di encam de 2 hevalên Yusuf hatin kuştin û ew jî û hevalekî xwe bi giranî birîndar bûn. والله كنا قاعدين بخيمة. احنا 5 واحد طب علينا ضربنا وطلع. Em li konê xwe bûn. Çekdarekî rûnixuman dî derbas bû û gulle berdan. Demancek destê wî da bû. Min yek tenê dît ku çekdar bû. بس واحد. Di operasyona kampa Holê de hêzên ewlekariyê bi piştîvaniya Hesedê heya niha 5 û 3 çekdarên Daişê girtine. Di nav wan de 5 mîr got ew şaneyên Daişê di kampê de birêve dibin.
لكامبا هولي تفقرا شانين داعشي وبويرين كشتني لغوري بربرسن أو لكارية لباكوري سوريا ده همان دما أكتيف بونا شانين داعشي لديرا زورية قد في أوبراسيوني ده بيوندين شانين نافا كامبي وين لديرا زوري هاتن تكسكرن زانا عمر دنجي أمريكا كامبا هولي سەرڕای هەبوونی تونوتیژی و بە ئامانجگرتنی هێز ئەمنیەکان لەلایەن هێزن هینەکانی داعشەوە بەڵام ژنان دەست لە مافەکانیان هەڵناگرن و بەردەوامن لەسەر پیشەوکارەکانیان و ئێستاکە بارودۆخەکە گۆڕاوە و تونوتیژی وەکو جاران نەماوە. بافاکرنا باجرفانیه لحریم گودبن ده سراداریا داعش لباکر و روچرات سوری ته چکرن ده همان دمه دا کارته کرن جبو گوهرتنا میجو و رامان داعش چاندی و ین پی هاتی باندور کرن بطایباتی تندیه لسر جنه و سوچه کی هری مازن بو جن پرسا ماف و رولا خواد جواکه دا بکه أيام ظل تنظيم داعش المرأة يعني كانت مضطهدة دمر قصية داعش ما في جنان بي وقالك الظلمي اللي تهدكرن بل بشتي نمانا داعش جنا ما في خوارجر وشيان هر كاركي هبت بكن وكي كارت جواكي وهر وصا كارن هزن أولوي ريخصنا داعش تمدية لسر جنة بدست جنة دمعشان وجنين كار دكري ين خوادي رامان تندراو بون وبتنه يك كار دكرن بلافكرنا رامان ريخصنا داعش وكركرنا جنة نابو وجنا كاركي نتايبت بجنة بكا و افتشت بو سادما پشتی رزگار کرنا جرای خستنا داعش هجمارك مزن جرای خستنين جباكا سويل دو زما و جنه بكن. كانت المرأة في ظل داعش محرومة من الحرية. جن لدم داعش دا چه آزادی نبی و دنگه نتا تبهیستن و مافوه چه نبی و نچیا چه کارا بکن و او جنه چیان کار بکن اوانجی گر خصی داعش کارت گر و کاروان او بیک و دنگ جن دی قد بکن. تاوی گروش هاتیه گوهرتن و تندیه لسر وراتیه نمایه و داعش زیانی گیهاندیه بشک مزن جواکه لیتان نها رامان تندرود ناف جواکه دا حنه و هر دم تاقین تین کرن و اندام اولهیه تین آرمانش کرن جعالی شانین رازای ین داعشه. ریبر کولو دنگ امریکا رقا گوندنشینانی سووریا لەسەر ڕۆباری فورات تورکیا بە بەڕێنی ئاوی ڕۆباری فورات و دروستکردنی قەیرانی تاوانبار دەکەن. خەڵکی باکووری ڕۆژهەڵاتی سووریا تێبینیان کردووە کە ئاسی ئاوی فورات کەم بووەتەوە. پەیامێرمان لە ناوچەکە ڕادەگەینێت کە گوندنشینانی ناوچەکە داوا لە دەسەڵاتدارانی تورکیا دەکەن کۆتایی بەم سیاسەتانە بهێنن. فواز احمدی حمک جرونشتوان هریما کوبانی گنده بورازیه لقراغا جمع فراته. تاوی گوباران لی دکه لی بکدر و ترس دناوا زویه خدا دگره. فواز و به هزار جودکارین گو لسر چاندنی دبارا جیانا خو مالباتا خود دکن هر تم دمترسیا تیکچونا چاندنیا خدا جیان دکن. او جی جبرکین بونا آوا فرات. لوی جی نها گو ام ساکنینی بره گولا آوه بو لوی درکه بره آو هبو نها تنه لشونا آوه جلب و جلاقه مایا و آو گلکی دور کتیه و جعرده خلقیش دور کتی و دی خلق نکانه جا آوا فرید عرده خواه پی آو ده او جی آلوزیه که مزن لجموان چید که گو چاندنی آوان دکوه خطری جمع فرات گو دامارا جیانه جبو سوری و به میلیونان مروف لسر جیان دکن ده دما داویدا جعالی ترکی و هاتیه گرتن. او جی باندوره که خراب لجیانا مروفان دکه گو جه بنداوین لسر چم الکتریک ده و جه فراد زوین جودکارا دین آفدان. هروها آوا وخارن جبو میلیونان جه ته وگهستن و خلک هریمه ترکی تونبار دکن گو آوه دشردا بکارتینه. اشتنها مشكلة ما مازن يعني فو مرسلية فريتا فو قطبوني اوه تأثيرها كبر المنطقة جيش كيكر يعني انها بنا قلتي زراعيا تأثير لما بو وصار انه يعني سيد بوني وسيد ذكر تأثير موسيو بو يعني ملات اوف قطبو انها تقريبا يعني ملات كنت كده داس بزراعته بكي اوف نامو برا اعتماد ملات جيشكي لسر اوه بو لسر في اوه فريد بو جي اوف دادن اوف نها نامو بیرجی برای تقریبا بیرجی کور بونه آنها یعنی ملت کتی از ما که تنبونی آوه یعنی تقریبا فرات آنها وانی خرابه جوی خواگیش که یعنی عرض تلاوشی تیدا چربه هر دو جمع سرکل روجهلات ناوین فرات و دجله جه ترکی دهرکن و دسوری و عراقی را در باز
para xwe ji ava her du çeman heye. Lê di salên dawî da gelek alozî li ser derketin holê û li gor ragihandina Wezareta Karê Derva ya Tirkiye gonha ew û Iraqê di gotûbêjan dane ji bo diyarkirina para Iraqê ji avê. Lê dimîne para Sûriyê ne diyar e. Em niha li ser bendava Rojavan e. Ev bendav duyem mezintirîn bendav e li Sûriyê. û wekî tê xuyakirin got av di gola bendavê da gelek kêm bûye. Ew jî bandoreke xerab li gelek derfetên jiyanê dike. Çi ji kêmbûna elektrîkê û kêmbûna ava çandinê her wiha li ser tenduristiyê. Mahmûd Balî dengê Amerîka, Herêma Firatê Bakur Rojhilatê Sûriyê. شەڕی ناوخۆی سووریا ئێستا تەمانی 10 ساڵە. شەڕەکە بۆتە هۆی 5 ملیۆن ئاوارە کە زۆریان هێشتا لە ئوردگەکاندا دەژیان. ئەنجاڵ فۆرای لە دەنگی ئەمریکاوە سەردانی دۆڵی بۆقاعی کردو لە لوبنان و ئەم راپۆرتەی ئامادە کردووە. Li deşta Beqaya Lubnanê û deyê 14 salê hefteyê carekî di dersa muzîkê de fêrî klarnetê dibe ku ji hêla rêxistinekî xêrxwaziyê ya bi navê Action for Hope tê sazkirin. Malbata Udê di 2013 da ji reqa ji ber şerê li Sûriyê reviyaye û hatiye ev kampa pinaberan. Udê neçarmaye ku dev ji dibistanê berde û di temenê xwe nazik de bo alîkariya malbata xwe kar bike. Ew dibêje ku ji dema hatina Lubnanê ve klarnet tenê perwerdehiyê ku ew digire û ev ji bo jiyanek baştir riya wî ya yekanê ye. هاي الغنية هاي بتعني لي عن الهجرة ئەو سترانێک خەمگینە ئەس پرژێ حەز دکم ji ber ku ew axa min, welatê min, mala min tî nebîra min. Serhildana Sûrî deh salberê de Adarê de bo daxistina Serok Beşar el-Esed dest pê kir. Niha ew hîn jî desthilatdar e lê di şerê navxweyî de gelek heremên welat hatine wêran kirin. Nîvê nüfusê koçbere ku ji milyonek zêdetir li nava Lubnanê belav bûne û nifşek giştiya civanên Sûrî yên mîna Udê zarok bin jî bi mecbûrî dixebitin. Udê rojê tenê bi $2 li zêwiyekî dixebite. Ew yek ji 750,000 zarokên Sûriyê ku li derveyî welatê xwe ne û naçin dibistanê. Beriya pandemiya Covid-19 wî li kolanên Beyrûtê di smalên kaxiz difrot. Dema ku aboriya Lubnanê têk çû bandora herê xirabtir ser pinaberên Sûrî bû. Li gor rapora neteweyên Yekbûyî ji 10 Sûrî neh kes nexwediye garantiya xwarinê ne û ji sedî heştê û neh di nav xizaniyek pir giran de dijîn. Very expensive. Niha her tişt pir biha ye. Şîr, nan, her tişt. Aktivîst dibêjin ew di nava nediyariyê de têne hiştin. Ew nikarin vegerin Sûriye ji ber ku rewşa aborî gelekî xirab e. Ew hemî ji gundê wêrankirî hatîne û ji ber vê êkê ewan çima lînin bizivrin ve. Her wiha malbatên ku kuret mezin heyên neşin vegerin ji ber ku xurtêtwana leşkerî nekirîne û ew rûbirûya zîndanê dibin û nûke mayînewana Lubnanê ne ku çunku wan divêt belê ji vegerînawana çêtir e. Udê dizane ku ew zû bi zû nikare vegere Sûriyê. Ew hêvî dike ku jêhatiya wî ya muzîkê bibe bilêta wî ya ku ji Lubnanê û ji vê jiyana xizan derkeve. Lê niha ew mecbûr e ku ji bo xwişk û birayên xwe dirav qezenç bike û hindik wext dibîne ku huner û xewna xwe geş bike. کۆمەڵێک لە ڕێکخراوە حکوومیەکان لە شاری سلێمانی لە هەرێمی کوردستان پێکەوە پرۆژەیەکی سێ ڕۆژەیان دەست پێکرد بۆ چاندنیدار لە شارەکەدا بۆ ئەوەی ڕووبەری سەوزایی فراوانتر بکرێت. لێرەدا کۆمەڵێک لە هاوڵاتیانی شاری سلێمانی و ژمارەیەک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کۆبوونەتەوە و
خەریکی چاندنی نەما من بم بەستی زیادکردنی سەوزایی لە شاری سلێمانیدا. ئەم پرۆژە سێ ڕۆژەییە بە شێوەیەکی هەرەوەزی لەلایەن خەڵک و ڕێکخراوی جیاوازەوە بەڕێوە دەچێت و لە ماوەی ئەم سێ ڕۆژەدا هەڵدەستن بە چاندنی نزیکەی 1000 نەمام لە گردی مامەیاری شاری سلێمانی. توانیمان بە هەمومان نزیک بە چەند سەد نەمامێک لێرە بڕوێنین. کۆی گشتی پرۆژەکە ئەگاتە سەر و 1000 نەمام کە لێرە بیڕوێنین و لە هەمان کاتە ئەم پرۆژەیە ئەم هەڵمەتە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام ئەبێت لە ڕۆژی 29 لەگەڵ سیوێکی ئازاری 2021. ئەمڕۆ لە سلێمانی لە گردی مامەیارە هەڵمەتێکی نەمام چاندن بوو. ئێمەش وەکو ڕێکخراوی CPT نێودەوڵەتی ئەمڕۆ بەشداریمان کرد و بە 35 دار بەشداریمان کرد وەکو سیمبۆلێک بۆ یادی دامەزراندنی ڕێکخراوەکەمان لەبەرەوەی ئەم ساڵە بێ بە 35 ساڵە. ئەمە چوارەمین پرۆژەیە کە ئێمە بەشداری تیاکەین لە سەوزکردنی ژینگەی شاری سلێمانیا. پێشتریش لە گردی مامەیارە و لە گۆیژە و لە چەند شوێنێکی تر بەشداریمان کردووە. جگە لە کاری ژینگەی کاری مرۆیشمان هەیە کە ڕەنگە لێسایەوە باز نەکرێت لەبەروی کە بابەتەکە ژینگەیە. خۆمان بە خۆشحاڵە زانین کە زۆربەی ئەندامەکانمان ئێستا وجودیان هەیە لەگەڵ ئەم بەڕێزانەیە دەستمان کردووە بە چاندنی چەند نەمامێک کە ئیشەڵا لە داهاتووشە ئەمە یعنی بەس ئەمڕۆ نابێت 2 ڕۆژی کەش بەردەوام بەبێ. لە کاتێکدا ڕێژی سەوزایی شاری سلێمانی و شارەکانی تری هەرێمی کوردستانیش بەپێی ستانداردە جیهانیەکان نین، ئەو خۆبەخشانی ئەمڕۆ لێرن هیواخوازن بەم کاریان بەشێک لەو ژینگە و هەوایە پاک بکەنەوە کە بەهۆی هۆکاری جیاجیاوە بەرەو پیسبوون دەڕوات. هەروکو خۆتان نەزانن ڕووبەری سەوزایی لە سلێمانی کەمی کردووە. ئێمە وەکو ڕێکخراوی CPT تقریبان هەموو ساڵێک بەشداری هەڵمەتی ژینگە پارێزی و سەوزکردنەوەی سلێمانیمان ناوە. ئەم ساڵیش بەشدار بووین و بەم ڕێگەیەوە هیوادارین کە هەڵمەتێک بوو بێ بۆ سەوزکردنەوەی سلێمانی. ئامانجمان تەنها ئەوەیە لە ئێستا خۆتان ئەزانن بڕێکی زۆر سیارە لە ئەم شاریا بوونی هەیە و تا ڕادەیەکیش سەوزایی کەمە. ئامانجمان ئەوەیە کە سەوزایەکی زۆر بڕوێنین بەڵکو بێتە هۆی ئەوەی کە ئەو هەوا پاک بێتەوە، بەڵکو بێتە هۆی کەەوەی نەخۆشی کەم بێتەوە. بەڕاستی ئەم شارە زۆر پێویستی بۆیە کە سەوزایی بۆ بڕێت. لە بەرامبەر بوونی ئەو هەموو سیارەیە ئێمە بتوانین سەوزایەکی زۆر بڕوێنین بۆی کە ژینگەکەمان ژینگەیەکی تەندروست بێت. ئەو خۆبەخشانی لێرەدا دەبینجان لە ماوەی ڕابردووشدا بە بەردەوامی هەستاون بە ئەنجامدانی پرۆژەی جیاجیا بە مەبەستی سەوزکردنی ناوچە جیاوازەکانی شاری سلێمانی و ئەم پرۆژێش درێژکراوی ئەو هۆڵانی ترە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. و تا بەرنامەی ئایندەمان هەر شاد و سەرفراز بن. ببینە خۆش.